مادام باسی ئەوە کرد کە هاوڕای لەگەڵەوەی نەخوێندەوار بۆ لە ڕووی سەربازیەوە دیارترین هەڵەکشندەکانی سەدام حوسێن لە ڕووی سەربازیەوە کە کردوێتی چی بووە بە تایبەت لە تاکتیکی کشانەوە ئەمە باسیمان کردووە یعنی تاکتیکی کشانەوە وەکو پێتم وت کە ئیخێنی کشانەوە دوو هۆی هەیە دوو سەبەبی هەیە ئەمە یەکەمیان پێڵێ ئەلخروج من معرەکە خاسیرە دەرچوون لە شەڕێکی دۆڕاو ژیانی سەربازەکانم بپارێزم گەڕێمە ناوچەیە خۆ ڕابگرم لەوێنانە هێزم بۆ بێ یعادەی تەنزیم بکەمەوە دوایی ئەو شوێنەی کە لێم گیرا وەریک بگرمەوە خاڵی دووەمی کشانەوە سحب العدو إلى منطقة قتل جيد ڕاکێشانی دوژمن بۆ ناوچەیەکی باش کە بتانی کۆنتترۆڵیان کەیت و هەمویان لە ناو بدەیت ئەم یاسایە هەموو سوپایە بەکاری دێنێتن سەدام حوسێن وتی ئێمە ئەم یاسایانەمان نییە ئێمە کشانەوەمان نییە ئەوە بۆ هۆی ئەوەی کە تۆ 24,000 دیل بەس لە خوڕەمشار بدەیت لە محەممەرە هەزارەها دی لە شوێنی تر بدەیت لە بەرەوەی ناکشیتەوە ئەو هەموو کوشتارە بدەیت لە فاو تۆ شەڕەکە کە دۆڕاوێ بێ بکشیتەوە ئەبێ بکشیتەوە سەدام حوسێن ئەم قەرارانەی نەبوو لەبەرەوە سوپای لە ناودا وێرانی کرد تۆ لە کوێت بووی بکشێرەوە ئازانی 33 وڵات بەرامبەرتە دەرەقەتیان نایە بێ بکشیتەوە کۆی دەبێ بەڵام لەسەر ئەوەی کە ئەگەر هەر لە ئەساسا شەڕی ئێرانی نەکردایە ئەو شەڕی نێوان عێراقەران ڕووی نەدایە عێراق چۆن دەبوو ئەو شەڕە هەرە وایە ببایە ئەو شەڕە کۆنە ئێستا نییە یانی ئەم زەلامە بە قسەی ئەمریکا و ئەوانەیە کرد زانیت ئەیان هێنا و ئەیان برد باوڕیە کرد سیاسەتی ئەمریکاش ینی ئەڵێ ببە دوژمنی مە بە هاوڕێ بەڵام ئەگەر ئەم شەڕە نەبووایە عێراق زۆر پێشکەوتووە بوو زۆر پێشکەوتووە بوو